دیار بوو ئەمڕۆ کە دادگایکردنی بەشێک لە ژیراوانی بادینان دەستی پێ کرد و چار لە جیراوی بادینان کەەوە دادگایکردنەکە دەست پێ کرد بەڵام دوای ئەوەی کەوار ناو دادگایکردنەکە مەرحەلەکانی لێکۆڕینەوە وتەکان باس کراوە وتەکان لە تۆمەتخراوە پاڵان وەرژیرا لەلایەنی دادگاوە بە هەموو وتەکانیان باس کرد و تەواوی ئەو تۆمەتانیان خراوەتە پاڵی ڕەتیان کردەوە و ئەو بەڵگە و ئەدلانەیەکەوە لە بەردەم دەستی دادگا هەبوو هیچ بەڵگەیەکی باوەڕ پێکرا و هیچ بەڵگەیەکی سەلماندنی تاوان نەبوو لێرەدا دادگا لایەنی بەرامبەر سەوتێکی ئاراستەی دادگا کرد تەنها لە بۆ ئەوەی مماتەڵە بە دادگایکردنەکە بکرێ و دادگا ئەمڕۆ نەتوانێتن بڕیاری خۆی لای بکاتەوە داوای کردکەوە ئەو سەوتە بنێرێتە ئەدلە جنایی ئێمەش هەموو دەزانین کە هیچ کاتێک بەسمەی سەوتی نییە و بوونی نییە ناتوانێت سەوت بناسێتەوە کە ئەو سەوتە هیچ یاخودی چێنە لێکوانەدا سەوتەکە چەند شتێکی بەسیط باز دەکاتێن نابێتێت بە هیچ بەڵگەیەکی تاوان لێرەدا ئەمەش وەکو پارێزەر داوامان لە دادگا کردکەوە بەو هۆوای دوا دەخرێ بۆچی لە کاتی لێکۆڕینەوە کەەوە باز لە سەرۆک وەزیرانی عێراق دەکرێتن بۆچی وەکو تۆمەتبارێک لە بەردەم دادگای لێکۆڕینەوە ئامادە نەبوو و خودی خۆم داوام لە دادگای تاوان کردکەوە سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران لە بەردەم دادگا ئامادە بکرێن وەکو تۆمەتبار کەەوە ئیجرات بکرێت ئایا ئەو کەوانەی کە باز تۆمەتان خراوەتە پاڵیان کە بوونەتە هۆکاری دەبنە هۆکاری ڕوخانی حکوومەت هێرێم کە ئەوەش تاوانێکە ئەگەر هاتو سەرۆک وەزیران سەرۆک کۆمار ئەنجامیاندا بێ پێویستە لە بەردەم دادگا ئامادە بن و ئەگەریش ئامادەیان ناکەن کە ئەو شتە تەنها دروست کراوە و داوامە دادگا کرد ئەو حاڵەتێ بەرامبەر بە بریکادەرەمان کراوەت ئەوە حاڵەتەکان هەموو نایاسای و داوای ئیجراعاتی یاسایی داوامان کە ئیجراعاتی یاسایی بەرامبەریان بکرێ بەڵام دوای ئەوەی کەوا دادگا وەرگرتنی لایحەی ئەندامەی داواکاری گشتی و تەرەفی بەرامبەر و تیمی پارێزەرانی بەرگری وەرگرت پاشان دادگایکردنەکەی دواخست کە ئەمەش دەبوو ئەمڕۆکە دادگا بڕیاری خۆی بدە بە ئیفرازکردنی تۆمەتخراوە پاڵان بەڵێ ئیتر ئەمڕۆکە دادگا دواخرا سەرۆکاتی دادگا کاتەکەی ڕانەگەیاند چاوەڕێن لە کاتێکی داهاتوو کاتەکەی ڕابگەێنێت و هەروەها سبەش دادگایکردنی بەشێشتری جیراوانی بادینانە ئینشاڵڵا بەیانی دادگا وەکو ئەمڕۆ ماتەلەی پێناکەوە بڕیاری خۆی ڕادەگەێنێتن بەڵێ بە سێ پاساو دواخرا پاساوی یەکەم یەکێک لە دادوەرەکان تەنەحی کرد وتی من لەم دادگایە بەشداری بڕیار نابم دووەم نامەیەکی دەنجی و نامەیەکی نووسراوی تۆمەتبارانە ئاراستەی ئەدیلەی جینایی کرا ئەوەی ئەم ڕۆبینیمان ئەبێ هەموو خەڵکی کوردستان سوپاس و پێزانین بۆ ئەم پارێزەرە خۆبەخشانە دەرببڕێکە بەو پەڕی جوامێریەوە بەو پەڕی ئازاتیەوە بەو پەڕی بەڵگەی وردەوە تیمی پارێزەرانی خۆبەخش بەڵگەکانیان خستە ڕوو لەسەر بێتاوانی تۆمەتباران و ئەوانە تەنها ئەوە بووە کە هاوڵاتی ئەم هەرێمن پرۆژەیان بووە بۆ ڕزگارکردنی ئافرەتانی ئێزیدی ڕزگاروی دەستی داعش کە چۆن گەڕێنەوە بۆ ناو کۆمەلگا چوون سدانی قونسوڵی ئەمریکایان کردووە و ئەمانە ئەندامی هاوپەیمانی بوون ئەو هاوپەیمانی سەرۆکەکەی ئێستا سەرۆکۆماری عێراقا و خۆشیان وتیان ئێمە تەنها لەبەر ئەوە ئینتیقام و تۆڵەمان لێ دەسەندرێتەوە لەبەرەوەی ئەندامی هاوپەیمانی بووین و لەلایەکی تریشەوە ئەمانە هەر چوار تۆمەتبارەکە هەموو ئەو تۆمەتانیان ڕەت کردەوە و بەداخەوە لە قۆناغی لێکۆڵینەوەدا محامیان نەبووە و ماوەی ساڵێکە پارێزەرەکانیان نەبینیەوە و یەکێک لە پارێزەران وتی من 38 جار سەردانی دەستگای ئاساییشم کردووە بۆ ئەوەی کە بریکارەکەم ببینم کە نەیتوانیەوە ببینە. طبعا مادەکە نەگۆڕێ هەمان ئەو مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان ئەوەی دوێنێ مادەکە گۆڕە بۆ مادە 222 بە جونە حکم کردن ئەو مادەیە ئەگەر بێت و بەو مادەیە حکم بکرێن ئەوانە حکومەکەیان لە 5 ساڵی بەسەرەوەیە لەبەرەوەی جینایاتە بەڵام یەکێک لە ئەندامانی دادگا دوای ئەوەی کە مشاوەرەیەکی لەگەڵ سەرۆکی دەرگا کرد ئامادە نەبوو وتی من داوا دەکەم تەنەحی دەکەم لە دەرچوونی ئەو قرارە یەک لە ئەسبابەکان ئەوە بوو کە حاکمێک لە حاکمەکان تەنەحی کرد و ئامادە نەبوو بەشدار بێت لە قرارەکە دوو لە ئەسبابەکان سەبەبی دووەم ئەوە بوو کە دەستنووسێکی نامەیەکی دەستنووسێ لەلایەن یەکێک لە تۆمەتخراوە پاڵەکان ئەویش ئەوەیە کە نامەیەکی لە بۆ سەفیری ئەمریکی ناردووە لە نامەکەدا لە مەزمون و محتەوای نامەکە شتێکی وای تێدا نییە کە ئیسپات بکە یان جەریمەیەکی تێدابی تەنها داوای ئیجتیماعیان کردی لەگەڵ مجتەمەعاتی مەدەنی و کۆبنەوەیان لەگەڵ مجتەمەعاتی مەدەنی و شتێکی لەو بابەتە